سڵاوتان لەبێت لە شارپرێستەوە ئەم کاتتان باش ماوەی چەند ڕۆژێکە جارێکی دیکە سوپای تورکیا دەستی بە هێرشێکی بەرفراوان کردووەتەوە بۆ سەر بەشێک لە ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان. سوپای تورکیا دەڵێت هۆکاری بەردەوامی هێرشەکانی بوونی بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستانە لە ناوچەی بادینان و هەرێمی کوردستان. لە بەرامبەردا پارتی کرێکەرانی کوردستان دەڵێت ئەوەی کە سوپای تورکیا دەیکات تەنیا بیانووە، بەڵکو تموحی سوپای تورکیا زۆر لەوە فراوانترە، دەیەوێت بەشێکی زۆر لە هەرێمی کوردستان و بەشێک لە خاکی عێراقیش داگیر بکات. لە بەرامبەر ئەمەدا هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە فەرمی و لەسەر ئاستی باڵا هیچ کاردانەوە و هەڵوێستێکیان نەبووە. حکوومەتی عێراق هەرچەندە لەسەر ئاستی کەسایەتی سیاسیەکان هەڵوێستیان هەبوو، بەڵام بە فەرمی دژی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان نەوەستاوەتەوە. تەنیا ئەوەندە نەبێت کە دوایین لێدوانی وەزیری دەرەوەی عێراقەوەیەکە تەنیا کۆنووسێک هەیە لە نێوان تورکیا و عێراقدا بۆ ئەوەی کە ماف بە تورکیا بدات تەنیا 5 کیلۆمەتر بێتە ناو خاکی عێراقەوە. من دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ بەڕێز هیوا سەید سەلیم، ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. کاکی واسڵاوت لێبێم کاتت باش. دەمەوێت بزانم بەڕاستی پارتی کرێکارانی کوردستان تەنیا بیانووە بۆ تورکیایان هۆکارە؟ زۆر سپاس بۆیەوە، سپاس بۆ بینەرانی شارپرێس. ئەو ئۆپراسیۆنەی لە ئەفدەی نیسانی ئەم ساڵ جارێکی تر دەستی پێکردەوە، درێژەدانی ئەو سەرجەمە ئۆپراسیۆنانەیە بە تایبەتیش ئەوە لە 2019ەوە لە گارە، لە مەتین، لە ئابەرشین، لە زاب بە شێوەیەکی زۆر بەربڵاو سوپای تورکیا دەستی بە ئۆپراسیۆن کرد. تەنانەت جیاوازی ئەو ئۆپراسیۆنەی ئەو 2 ساڵەی دوایی لەوەدایە سوپای تورکیا هاتبێتە هەر شوێنێک، دەستی هەر شوێنێک گیر بوو بێت بارەگا و بنکەی لێداناوە. لەوەدا بۆمان دەردەکەوێ ئەوەی کە تورکیا دەیکات پارتی کرێکارانی کوردستان بیانووە. ئەجینە تورکیا چاوی بڕێوەتەوە داگیرکردنی ئەو ناوچانە کە بە قۆناق لێ دێتە پێش. لە شاخەکانەوە دەستی پێکرد، ئێستا هاتۆتە گوند و شار و شارۆچکە ئاوەدانەکان. لە ئێستادا مەترسیەکی زۆر گەورە هەیە لە دەڤەری ئامێدی بمێنێتەوە، لە شیرازێ بمێنێتەوە، لە دێرەلوو بمێنێتەوە، دوای تریش هەنگاو بنی بۆ شوێنەکانی تر. واتە تورکیا بوونی پارتی کرێکارانی کوردستانی لە شاخەکانی کوردستان لە سنوورەکانی نێوان باکوور و باشووری کوردستان کردوتە بیانەوە. جینا لە ئەساسدا بەڕاستی چاویان لەو ناوچەیە داگیری بکەن و ئەوەی کە لە لۆزان لە دەستیان داوە، ئەوەی کە ئەوان پێیان وایە میساقی ملی ماف بەوان دەدات کە ویلایەتی مووسڵ بەشێک بێت لە جوگرافیای دەوڵەتی تورکیا. بەڕاستی ئێستا تموحی ئەویان هەیە، بە تایبەتیش دەزانین ئێمە لە ساڵی 2023 بەڵەو ساڵڕۆژی ڕێکەوتنامەی لۆزان دەچین. ئەو ڕێکەوتنامەیە جۆرێک لە پابەندی بۆ تورکیا دروست کرده بوو لە ڕابردوو، ئێستا ئەو پابەندیە نامێنێت. بۆیە بەڕاستی مەترسیەکی گەورەیە تورکیا و لە ئەگەر بشگەڕێنەوە بۆ مێژوو هەروە بۆ یعنی قەولێکی ئەرتۆغڵ هەیە کە دامەزرێنەری ئیماراتی تورکی یان ئیمپراتۆریەی تورکیا لەوەدا دەڵێ هەر شوێنێک کە ئێمە خوێنمان لێ ڕشت ئەو شوێنە خاچی تورکە. وێ بەڕاستی مەترسیەکی گەورە هەیە دەوڵەتی تورکیا نەگەڕێتەوە ئەو ناوچانە داگیر بکات. باشە، مادام بە مەترسیەکی گەورەی دەبینی کەواتە هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکات هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چۆن دەبینیت؟ بەداخەوە لە هەندێک لە حزبەکان مەسەلەن ئێمە لە چوارچێوەی کاری هاوبەشی هێزە چەپەکان بەیاننامەمان دەرکرد و ئیدانەی ئەو داگیرکاریەمان کرد و پێشمان وایە ئەمە مەترسیەکی زۆر جدیە دەبێت نەکرد لەسەر ئاستی حزبی لایەنە سیاسەکان بگرا. دەبێت هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی هەرێم، پەرلەمان، حکوومەت
ئەم مەترسیە بەجددی وەربگرن و ئیدانەی بکەن و پرۆتستۆی بکەن و کاریش لەسەر ئەوە بکەن لە ڕێی کەناڵە دیبلۆماسیەکانی عێراق کە هەمومان دەزانین بۆ پێ عێراق دەوڵەتێکی فیدرالیە، هەرێم بەشێکە لەو دەوڵەتە فیدرالیە، ئەو دەسەڵاتە دەسەڵاتی عەسری بەغدایە کە بتواندرێت مەسەرەن ئیستیجابەی باڵوێزی تورکیا بکات، نوێنەرانی ئێمە لە پەرلەمانی عێراق بتوانن فشار بکەن لەسەر وەزارەتی دەرەوە و ئەو مەترسیەش بە هەند وەرگرن. بەڵام بەداخەوە تا ئێستا لە ئاستی فەرمی نە پەرلەمان نە حکوومەتی هەرێم نە سەرۆکاتی هەرێم سوکە ئیدارەیەکیشیان نەکردووە بەرامبەر بە پێش و پەلاماری دەوڵەتی لە کۆنتڕۆژی ڕابردووە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بە ئاشکرا باسی لەوە کرد کە ئۆپراسیۆنەکان بە هاوکاری و هاوکات هەماهەنگی بۆ لەگەڵ دۆستەکانیان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیش، هەرچەندە دوا بە دوای لێدوانەکە بە فەرمی عێراق وەڵامی ئەوەی دایەوە کە هیچ هەماهەنگیەک لە نێوانیاندا نییە بۆ ئۆپراسیۆنەکە. بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم بێدەنگە. پێتان وایە ئەم بێدەنگیە دەکرێت وەکو بەڵگەی بوونی هەماهەنگی لە نێوان حکوومەتی هەرێم و تورکیا تەماشا بکەین؟ خۆی دەوڵەتی تورکیا پێم وایە لە هەر کارێک لە هەر سیاسەتێکی داگیرکاری دژمنکاری بەرامبەر بە هەرێمی کوردستان زۆر هەوڵ دەدات تەوقیت و تەنانەت کۆبوونەوە و پەیوەندی دیبلۆماسیەکانیشی بقۆزێتەوە. بە دلیلی ئەوەی 15 مانگ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تورکیا بووە لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆمار پێشوازی لێکراوە. 2 ڕۆژ دوای ئەو پێشوازیە دەستی بە ئۆپراسیۆنەکە کرد. بۆیە پێویست بەوە دەکا حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو قسانەی دەوڵەتی تورکیا ئەستۆپاچی خۆی دەرببڕێ، ئەستۆپاچی بەوەی ئەگەر ئاگادار نییە، ئەگەر پێی ناخۆشە و پێی ناڕەحەتەکە خاکەکەی داگیر بکرێ، دەبێ بەڕاستی بەڕسمی وەڵامی دەوڵەتی تورکیا بداتەوە بۆی کە ئەوان نەکرد بە تەنیا نیگەرانن لە داگیرکاری دەوڵەتی تورکیا بگرا وەڵامیشیان هەبێ بۆ تۆمەتانی کە ئاڕاستەیان دەکرێت. زۆرجا ئەوە قەولێکی عەرەبیە کە دەڵێت سکوت عەلامەتە ڕەزایە، تا بێدەنجی واتە تۆ ئەو دۆخەت قبوڵە، بۆیە ناکرێت هەتا سەر هیچیەک لە دەستگا فەرمیەکان ئەو بێدەنجیە لەو بێدەنجیە بەردەوام بن. دەبێ بەڕاستیش زۆر باشە. ئێستا کە دوان لە پۆستە باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هاوکات سەرۆکایەتی هەرێمە لای پارتی دیموکراتی کوردستانە. لە تەنیشت ئەمەیە پارتی تۆمەتبار دەکرێت بەوەی کە هەماهەنگی کردووە لەگەڵ سوپای تورکیا لە پاڵ سوپای تورکیادا ئامادەکاری دەکات بۆ هێرش بۆ سەر ئەو ناوچانی کە گەریلەکانی پەکەکەی لێیە. پێتان وایە ئەمە تا چەند ڕاستە ئەو بەڵگانەی کە دەکرێت وەکو بەڵگە سیر بکرێن بۆ ئەوەی کە پارتی هاوکاری تورکیا دەکات چین؟ هیچ شتێک تا ئێستا لەبەردەستە تۆ وەک چاودێرێکی سیاسی هاوکات وەک ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبێکی هەرێمی کوردستان تا ئێستا بە دوواداچوونت بۆ ئەوە کردووە؟ هیچ ئاماژەیەک هەیە بۆ ئەوە؟ ئەوەی کە بەلای ئێمەوە زۆر گرنگ بێ بەڕاستی تا ئێستا هیچ لایەنێک بە فەرمی ڕای نەگەیاندووە پشتیوانی لەوە ئۆپراسیۆنە دەکات. ومێد دەکەین کە ئەمەش هەتا سەر بێت. بەڕاستی هەمومان دەزانین ئەگەر وڵاتێکی ئیقلیمی چاو ببڕێتە خاچی هەرێمی کوردستان ئەوەی زەرمەند دەبێ ئەو دەسەڵاتە بە دەرەجەیەک دوای خەڵکی کوردستانە. یعنی ئومێد دەکەین کە بەڕاستی ئەمە وابێ، هیچ کەس هاوکار نەبێت و هیچ کەس پشتیوانی نەبێت، تەنانەت هیچ کەس پێشی خۆش نەبێت دەوڵەتی تورکیا خاچی هەرێمی کوردستان داگیر دەکات. بەڵام ئەوە ئومنیاتە، ینی ئەوەی کە دەخوازرێ ئەوەیە وەکو باسم کرد پێویست دەکات لایەنە فەرمیەکان ئەستۆپاچی خۆیان دەرببڕن لەوەی کە بەفعلی ئەو قسانەی لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئاڕاستیان دەکرێت، ینی هەر قسە بن و نەسێتە سەر چوارچێوەی ئەوەی کە بەفعلی لێرە دەستگیرۆیی هاتنی سوپای تورکیا کرابێ بۆ ئەوە. ئەوەی ئێمە دەیبینین بەڕاستی نیەتێک نییە لەوەی کە هەرێمی کوردستان ببێتە بەلتەڕەف لەو شەڕە. ومێد دەکەین هەر ئەو سیاسەتەش هەتا سەر بێت، کە دەزانین ئەگەر ئەو لایەنانەی کە تۆمەتبار دەکرێن پەنجەی تۆمەتیان ئاڕاستە دەکرێت، ئەگەر بەفعلی ببن بەشێک لەو شەڕە و کاتە شەڕەکە دەگوازرێتەوە لە شەڕی
گەڕیلاکانی پەکەکە لەگەر دەوڵەتی تورکیا بۆ شەڕێکی ناوخۆی شەڕی ناوخۆش لە هەرێمی کوردستان تاقی کراوەتەوە. ئێمە زیانی زۆرمان لە شەڕی ناوخۆ بینیوە و بەڕسمیش ئەم شەڕی کوردکوژی لەلایەن سەرجەم ئەو هێزانەی کە لە ڕابردوو شەڕی یەکتریان کردووە تەحریم کراوە. ومێ دەکەین ئەو تەحریمە بەردەوام بێت، هیچ لایەنێک جورئەتی ئەوە نەکات پەنا بباتە بەر ڕژاندنی خوێنی هاو نیشتیمانیانی خۆجا. ئەو لایەنە لە ئێستادا پەکەکە بێ یان پارتی بێ، پێشمەرگە بێ یان گەڕیلا بێ، ومێ دەکەین ئەمە بەڕاستی ئەو خەتە سوورە لەلایەن هیچ کەسێکەوە نەبەزێنرێت، کە بەڕاستیش ئەوەی کە ماڵوێرانی بۆ خەڵکی کوردستان دروست دەکا جارێکی تر گەڕانەوەی بۆ شەڕی ناوخۆ. زۆر باشە. ئێستا بەپێی ئەو زانیاریانەی کە هەن لە نزیک ناوچەی کە شەڕی تێدایە ژمارەیەکی زۆر لە هێزی کوردی لەوێ هەن، هەرچەندە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ڕایگەیاند ئەوانە هیچ کەم لەو هێزانەی کە لەو سنوورەن سەر بە وەزارەتی پێشمەرگە نین، بەڵام پێتان وایە بوونی هێزێکی کوردی لەوێ جیاواز لە پارتی کرێکارانی کوردستان دلیلی چییە و ئەوە تا چەند ئەبێتە بەڵگەی ئەوەی کە هێزی حیزبی لە شەڕەکەدا بەکار دەهێنرێت؟ زانیارەکانی ئێماوەن تا ئێستا هیچ لایەنێکی کوردی نەبووتە بەشێک لەو شەڕە. لەوێ پێشتریش هەر لەوێ بوون بەحساب ئەو خاکە خاچی هەرێمی کوردستانە، پاراستنی ئەو شوێنانە لە ئەستۆی هێزەکانی پێشمەرگەیە. بەڵام لە 2 ساڵی ڕابردوو بینیمان بەشێک لەو شوێنانەی مەسەلەن لە سنووری بەرواری باڵا و ئەوانە هێزی عراقی هاتێ، ئەو شوێنانە بەناوی پارێزەری سنوور ئەڕەسعدود و ئەوانە لە ئێستادا ئەوەی لەوێن هێزی پێشمەرگەی کوردستانن. لە لایەنی دیکەشەوە لە پەکەکەشەوە زۆر جار باس لەوە دەکرێت کە هێزی ڕۆژ لەو ناوچانە بێکات، ئەوان تۆزێ هەستیارن بەرامبەر بە هێزی ڕۆژ بۆ بە دەلیلی ئەوەی ئەوان کێشەکانی ڕۆژاوای کوردستان لەوێ لەگەڵ هێزی ڕۆژە. بەڵام بەڕاستی ئەمانە تا ئێستا هەر قسەن، چکە بۆی ئەوێش سەنگەری شەڕن، یعنی کەمتر بوار هەیە خەڵکی تر چاودێران تەنانەت میدیاش بگاتە ئەو شوێنانە بۆی حەقیقەتی ئەو ناوچانە بۆ هەموو لایەکمان ڕوون بێتەوە. ئایا بەفعلی هێزی تر هەیە کە پشتیوانی سوپای تورکیا کردبێ لەو ناوچانیان هەر تۆمەتن یان هەر مەترسین؟ ومێ دەکەین ئەمانە بەڕاستی هەر قسە بن و نەچتە چوارچێوەکو باسم کرد لەوەی کە پەرچێشی هێزە کوردیەکان بکرێکە سەنگەر لە بای خۆیان و لە یەکتری بوو. زۆر باشە کاکیوە، هەم لە ساڵانی ڕابردوو هەم لەم ماوەی ڕابردووی نزیکیشدا هەم پارتی کرێکارانی کوردستان و هەم پارتی دیموکراتی کوردستانیش یەکتری تۆمەتبار دەکەن بە هۆکاری ئەوەی کە سوپای تورکیا هێرش دەکاتە سەر ئەو ناوچانە. لە بەرامبەر ئەمەدا پەکەکە باز لەوە دەکات کە ساڵی 1983 بەڕێککەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هاتووەتە ئەو ناوچانە و جێگیر بووە. پێتان وایە لە بەرامبەر ئەمەدا بۆچی پارتی دیموکراتی کوردستان بەردەوامە لە تۆمەتبارکردنی پەکەکە و پەکەکەش تەنیا پشت بۆ ڕێککەوتنە دەبەسێت کە ساڵی 1983 لەگەڵ پارتی کردوێتی؟ هەمومان دەزانین ساڵی 83 زروف و بارودۆخی ئەو سای باشووری کوردستان کە هەرێمی کوردستان نەبووینەوەسا لە حاڵەتێکی تر بوو لەوەی کە ئێستا هەیە. ئەو کات شۆڕشی چەکداری هەبوو، هەموو هێزەکان لەو ناوچەیە بوون و هاوکار و هەماهەنگی یەکتریشان کردووە. نمونە مەسەلەن ئەو شوێنانی ئێستا شەڕی تێدایە سەردەمێک تەنانەت بارەگای سەرێکی ئێمە وەکو حزبی زەحمەتشاری کوردستان لەو دەفەرە بووە مەست دۆڕزێوە منتقەی گارە مەتین ئەو شوێنانە و ئاسایش بووە پەیوەندی نێوان پارچەکانی تری کوردستان لەگەر یەکتریش. تەنانەت بەدەر لە پەکەکە هێزی تری باکووری کوردستان هێزی کاوا ئاڵای ڕزگاری ئەمە هێزانە کە لە پارتەکانی باکووری کوردستان لەو ناوچانە بوون، مەسەلەن لەسەر سنووری ڕۆژهەڵاتی کوردستان دیموکرات و کۆمەڵە و پارتی و زەحمەتکێش شۆعی و سۆسیالیست و هەمووانە بێکەوە لە سنوورەکان بوون. زۆرێک لە هەماهەنگی و لێک تێگەیشتن لەو سا هەبوو لە بینی ئەو هێزانەدا. بەڵام بەداخەوە دوای ڕاپەڕین بینیمان
بۆ نمونەکەم شەڕی وەزارەتی پێشمەرگە کە پێکاتبوو لە پێشمەرگەی پارتی یەکێتی لەگەر گەڕیلاکانی پەکەکە لە سنووری برادۆست و ئەوانە دروست بوو بەداخەوە ینی بۆ سابقەیەکی خراپ لەوەی کە پەیوەندی ئەو هێزانە بە تایبەتیش ئەو حزبانەی کە ئێستا لە چوار پارچەی کوردستان هێزی چەکداریان هەیە پەیوەندیەکی نائاسایی دروست بوو بینیمان لە ڕابردوو مەسەلەن گەڕیلاکان لەگەر حزبی دیموکرات لەگەر پارتی لەگەر یەکێتی لەگەر پارتی و یەکێتیش بەیەکەوە تووشی شەڕ بوونە لەو ناوچانە بۆیە بەڕاستی ئەم جۆرە ڕێککەوتن نامانە کە ئێستا هەیە زۆر جار دەگەڕێنەوە بۆ ڕێککەوتن نامان دەبێت جارێکی تر سیاغا بکرێتەوە بەرپرسیارەتی هەر حزبێکی سیاسیە بەتابەتیش لەسەر ئاستی ئەو هێزانی کە هێزی چەکداریان هەیە پارتی پەکەکە یەکێتی تەنانەت هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەبێت ڕێککەوتنێکی تازە بکەن ئەو ڕێککەوتنە تەحریمی شەڕی ناوخۆ بکات لە نێوانیاندا و نەبنە دەستی هێزی ئیقلیمی تر لە دژی یەکتر بەڕاستی بەداخەوە دەبینین تا ئێستا نەتواندراوە ڕێککەوتنێک لە نێوان هێز و لایەنە سیاسەکان ئەو سێ هێزەی کە من باسم کرد چکە بە ڕێککەوتنی پارتی و یەکێتی و پەکەکە دۆخی سێ پارچەی کوردستان ئارامی بخۆیەوە دەبینێت لە باکوورەوە بگرە بۆ ڕۆژئاوا بۆ باشووری کوردستان دەتان وایە بۆچی ئێستانیان توانیوە ڕێک بکەون کاریگەری هێزە هەرێمیەکان بە تایبەت تورکیا و ئێران تا چەند ڕێگر بۆ لەوەی کە ئەم سێ هێزە کوردی ڕێک بکەون بە تایبەت کە هەرسێکیان خاوەنی هێزی چەکدار وەڵام منەوە دەژێرمەوەیان بە دەستێوەردانی ئیقلیمی فشار دەکەنە سەر هێزانە بۆی کە ترازان لە نێو ماڵی کوردی دروست بن بە دەلیلی ئەوەی دەبینین ئێستا تۆ لە واز لە شەڕی تورکیا و پەکەکە بێنە واز لەو گرژەی نێوان پەکەکە و پارتی بێنە خۆ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان نێوانی پارتی و یەکێتی بەڕاستی زۆریش باشتر نییە لەو نێوانی پارتی پەکەکە یعنی بە هەمان شێوە کێشە هەیە دەسوەردانی ئیقلیمی هەیە نانەوێت ئەو ڕێککەوتنایان ئەو سەرڕاستکردنەوەی نێوماڵی کوردی بە شێوەیە کە ڕێککەوێت کە لە خزمەتی خەڵکی کوردستان بێت لە خزمەتی ڕەواندنەوەی مەترسیەکانی دروستبوونی شەڕی ناوخۆ بێت وەم پێم وایە بەشێک لە تەدەخولە بەشێکیش بەرژەوەندی ئەو حزبانەیە بەشێکیش لەوەیە کە ئیرادەیەک نییە لە نێوماڵی کوردی بۆی هەموو لایەک بسازێت لە چوارچێوەی ئەجندایەکی نەتەوەی نیشتیمانی کە ئەو سنوورە خەتە سوورانە بۆ هەموو لایەکمان دیاری کاکە هیچ لایەک جورئەتی ئەوەی نەکا لە دژی یەکتری بیبەزێنین زۆر باشە لە سەرەتای قسەکان تا باس لەوە کرد سوپای تورکیا چوو بێتە هەر شوێنێک لێی ماوەتەوە بارەگای لێ دروست کردووە پێتان وایە لە ئەگەری دەست بە سەرداگرتنی و ناوچانەی کە ئێستا هێرشی بۆ دەکات لە داهاتووی نزیکدا گرفت و کێشەی گەورە لە نێوان سوپای تورکیا و هێزی پێشمەرگەی کوردستان دروست نابێت چونکە ئەو ناوچانەی کە هەیە تەواو نزیکن لە یەکەوە و هێڵ هەیە لە نێوان سنووری هێزی پێشمەرگەی کوردستان و هاوکات ئەو ناوچانەی کە ئێستا تورکیا هێرشی بۆ دەکات بەتاکید کێشە دروست دەبێت بەڵام بڕواناکەم هێزی پێشمەرگەی کوردستان بتوانێت شەڕی دەوڵەتێکی گەورەی کە ئەندام لە ناتۆ بکە بۆیە باشتر وایە بەر لەوەی کە ئەو شەڕە دروست بێت خۆ دەزانێت ئێستا لە قوڵایی هەرێمی کوردستان تەنانەت لە دەشتی نینەوەش لە باشیقا لە سوپای تورکیا سەربازگەی هەیە سەربازگە و بنکە و بارەگای خۆی هەیە وی باشترین ڕێگا بۆی بتوانی ڕێگا لەو مەترسیە بگرین کە خاچی هەرێمی کوردستان تا سەر داگیر کراو بێت لە سوپای تورکیاوەیە پەنابردنە بەر کەناڵە دیبلۆماسیەکان لەوەشدا دەکرێت هەموو هێز و لایەنە کوردستانیەکان کۆ ببنەوە مەترسی خۆیان بگەینە بەغدا ببێتە تەرەف لە بۆ داکۆچیکردن لە سەروەری و شکۆ سیادێ خاچی هەرێمی کوردستان باشە مادام باسی بەغداد کرد دەمەوێت لەبارەی هەڵوێستی عێراقیشەوە پرسیارت لێ بکەم وەزیری دەرەوەی عێراق بەڕێز فواد حسێن ڕایگەیاندووە کە تەنیا کۆنووسێک ئەگەر وەک ڕێککەوتنیش سەیری بکەن کۆنووسێکە لە نێوان حکوومەتی عێراق و تورکیادا کە ڕێگە بە تورکیا دەدات تەنیا 5 کیلۆمەتر بێتە ناو خاکی عێراقەوە هەڵبەت لە هەرێمی کوردستانەوە پێتان وایە ئەو هەموو هاتنە ناوەوەی تورکیا تا ئێستا
نەیتوانی و هەڵوێستێکی کردداری بە عێراق بنوێنێت بەڕاستی حکوومەتی عێراق ئێستا دۆخی ئەوەندە باشە کە بتوانێت هەڵوێستێکی جددی و کردداری لە بەرامبەر تورکیا هەبێت؟ ئەگەر دۆخی عێراق چەندە خراپیش بێ لەبەروی وڵاتێکە خاوەنی سەروەری خۆیەتی و ئەندامە لە نەتەوەیە گرتوەکان عێراق دەتوانێت لە کەناڵەکانی خۆیەوە شکایەتێکی فەرمی لە نەتەوەیە گرتوەکان لە بەرامبەر تورکیا تۆمار بکات. دوو عێراق دەتوانێت یەکتەرەفە ئەو ڕێکەوتنامەیە هەڵوەشێتەوە کە لە ناوەڕاستی هەشتاکان ئەو مافە بە تورکیا دەدات کە دەستوەردان بکە بە قوڵای چەند کیلۆمەترێک لە خاچی هەرێمی کوردستان. هەموو ئەوانە بە عێراق دەکرێت، بەڵام بۆ نەیان کردووە بخۆمە دەزانی بەشێکی پەیوەندی بۆ بارودۆخی ئێستا هەیە دواخستنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەسەڵاتی حکوومەتی کار بەڕێکرد لە بەغدا ئەمانە هەمووی بەڕاستی بەشێکی بەرژەوەندیە لێتان ناشارمەوە. پرسیار بکەم تا چەند جگە لە بەرژەوەندی ئابوووریەکان تەنانەت ڕێگرێت لەوەی کە عێراق هەڵوێستی جددی و کردداری هەبێت. بەڵێ بەرژەوەندی ئابوووریەکان تەنانەت پشتیوانیە سیاسیەکانی تورکیاش بۆ بەشێک لەو لایەنانەی لە عێراق ئێستا لە پرۆسەی سیاسی عێراقدان بەتایبەتی سوننەکان بەڕاستی پێم وایە ڕێگرە لەوەی کە عێراق بتوانێت زۆر بە ڕاشکاوانە ئیدانەی بکە ئەگەر چی لە سەرەتای دەستپێکردنی ئەمجارێ ئەو ئۆپراسیۆنە لە ئاستی سەرۆک کۆمار و لە ئاستی وەزارەتی خارجی تەنانەت گەیشتە کاری ئەوەی وەزارەتی دەرەوەی عێراق ئیستیجابەی باڵوێزی تورکیا بکات لە بەغدا. ئەوە ببینیمان لە دوو ڕۆژی ڕابردوو کاردانەوەی تورکیا بەرامبەر بەوە هەمان شێوە بوو هەم کە لە عورفی دیبلۆماسی پێی دەرن ئەمە هەمان شتی دووبارە کردەوە. باڵوێزی عێراق لە ئەنقەرە بانکرا نیگەران بوون لەو کاردانەوەی کە لە ئاستی دیبلۆماسی عێراق بەرامبەر بە داگیرکاری تورکیا نواندوێتی. بۆیە زۆر گرنگە ئێستا بتوانین هەم ئێمەی کوردیش بە نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق فشار بکەن بۆی کە عێراق بەردەوام بێ لەو سیاسەتی ئیدارەکردنی داگیرکاری تورکیا بۆی بتوانین ئێمە عێراق بقۆزینەوە بۆ ئەو مەسەلە. بەڵێ عێراق دەتوانێت هەڵوێستی زۆر باش بنوێنێت بە تایبەتیش لەوەی کە باسم کرد عێراق ئەندامە لە نەتەوەیە گرتوەکان. زۆر باشە. دەمەوێت لەبارەی هەڵوێستی هێزە هەرێمی و ناوچەی و هاوکات نێودەوڵەتیەکانەوە سەرنجت بزانم بۆچی لە کاتێکدا کە رووسیا هێرش دەکاتە سەر وڵاتێکی وەک ئۆکرانیا زۆرینەی هەرە زۆری وڵاتانی زلهێزی دنیا دێنە سەر هێڵ هەڵوێستی جددیان دەبێت لانی کەم ئیدانەی هێرشەکە دەکەن، بەڵام بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان و خاکی عێراق هیچ هێزێکی نێودەوڵەتی ناتوانێت تەنانەت بە ڕاگەیەندراوێکیش دژی هێرشەکە بوەستێتەوە. وەڵاو پەیوەندی بە زروفی زاتی مۆزۆعی ئێمەی کوردەوەیە، یعنی تۆ زۆر زارکەمە ئەو نیگەرانیانەی خۆمان گەیاندۆ تا باڵوێز و قۆنسوڵەکان لە هەرێمی کوردستان و وەڵامی ئێمەیان داوەتەوە وتیان بۆ گلەی لە وڵاتان دەکەن، ئێوە خۆتان بێدەنگن، ئێوە خۆتان ئیدانەی ناکەن، تەنانەت پێمان دەڵێن ئێوە خۆتان ئەو داگیرکاریەتان قبوڵە. جا بۆیە بەڕاستی هەتا کورد لە نێو خۆی وەکو گوتم کەناڵەکانی خۆی کەناڕە فەرمیەکانی سێسەرۆکایەتێکە نێتە دەنگ ئێمە ناتوانین ئەو گلەیە لە بەغدا بکەین کە بەغدا نێتە دەنگ ئێمە ناتوانین لە دەروی عێراقەوە لە ئیقلیم لە وڵاتانی زلهێزەوە ئەو گلەیی بکەین. بەشێکی بەڕاستی بەوەیە کە ئێمە ئەو هەرێمەی ئێمە بەڕاستی بێخاوەنە خۆ دەبینین ئۆکرانیا بەو بارودۆخەی کە تووشی بوو ئەگەر چی ئەوەی ئەوێش مەترسیەکی گەورەیە لە ڕووی قانونی دەوری ئەگەر ئەمە بۆ رووسیا بچێتە سەر لەوەی کە دەوڵەتێک بتوانێت دەوڵەتێکی داگیر بکە کەمە بەڕاستی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بێسابقەیە. ئەمە بەڕاستی بۆ وڵاتێکی وەکو تورکیا و ئێران خراپ ئەو ئەزمونە دەقۆزنەوە لەوەی دەڵێن بۆ رووسیا توانی ئۆکرانیا داگیر بکە، ئێمەش حەقی ئەومان هەیە ئەو پارچەی کوردستان داگیر بکەین. ئەمە سابقەیەکی قانونی مەترسیدارە، بەڵام بەڕاستیش ئەوەی کە جیهان لەسەر ئێمە بێدەنگە پەیوەندی بە خودی خۆمانەوەیە، لەوەی کە ئێمە خۆمان بێدەنجین کە باس لەوە دەکەم ئێمە خۆمان مەبەستم لە پەرلەمان و حکومەت و سەرۆکایەتی هەرێما کە بەڕاستی ئەو بێدەنجێ بۆوان قڕز دەکەوێت پێویست بۆ دەکات هەرچی زووە هەڵوێستی خۆیان دەربڕووی دانەی ئەو سیاستە بکەن کە تورکیا بەرامبەر هەرێمی کوردستان ئەنجامی دەدات. زۆر سپاس بەڕێزی وا سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان. سوپاس
کە لەگەڵم بوویت بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە بینەر بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.